دەوڵەتی عێراق لە دامەزراندنیەوە تا ساڵی 2003 کە حکوومەتەکەی سەدام حوسێن ڕووخا بە بەردەوامی تاڵانی نەوتی کوردستانی کردووە داوێتی بە چەک و دواتر باراندوێتی بەسەر خەڵکی کوردستانە. دوای 2003 بە تایبەتی خەڵکی کوردستان چاوەڕوانی ئەوە بوون کە عێراق ببێتە دەوڵەتی هاونیشتیمانی و کوردیش ببێتە هاونیشتیمانی پلە یەک و ئیتر لە خێروبێری وڵاتەکەی خۆی سوود ببینێ. بەڵام بەداخەوە ئەوە ڕووی نەدا تاکو ئێستاش عێراق ئامادینێ یادسای نەوت و غاز لە پەرلەمان دەربچوێنێ چونکە ئەمە بە قازانجی خەڵکی عێراق بە گشتی دەکشێتەوە هەروەها خەڵکی کوردستانیش لەگەڵەوەدا لە هەرێمی کوردستان یاسای نەوت و غاز هەیە و ئێستا کارپێکراوە. ئەمڕۆژ پەرلەمانی کوردستان بە دەنگی 79 پەرلەمانتار هەمواری یاسای نەوت و گازیان کردەوە. ئێمە لەسەر ئەم بابەتە دەوەستین و قسەی زیاتر دەکەین داخۆ بزانین ئەم هەموارە چۆن دەتوانێت ببێتە ڕێخۆشکار بۆ کۆمپانیا بیانیەکان بێن زیاتر و بەرهێنان لە هەرێمی کوردستان بکەن ڕێک بە پێچەوانەی عێراقەوە کە تاکو ئێستا لەو هەموو داهات و خێروبێرەی کە لە عێراقدا هەیە نەیتوانیەوە یەک هەنگاو عێراق بەرەو پێشەوە بڕوا بەڵکو 100 ساڵ گەڕاندوێتەوە دواوە چاویان بەوە هەڵنایەت کە هەرێمی کوردستان بەتەنها لە 105 داهاتی عێراق توانیەتی ئەم هەموو پێشکەوتنە بەدەست بێنێ. ئێمە لەگەڵ میوانەکەمان قسەی زیاتر لەسەر ئەم بابەتە دەکەین. میوانەکەمان زۆر بەڕێز شەهرەیار شێخلەر شارەزای بواری وزە کە ڕاستەخۆ لە ستۆدیۆ لە لامان میوانەکە شەهرەیار زۆر بەخێر بێت. سپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان لەم گەشتەی هەواڵەکان. ئەمڕۆ بۆ خۆ دەزانی ینی هەمواری یاسای نەوت و غاز لە پەرلەمانی کوردستان بە دەنگی 79 پەرلەمانتار هەموار کرایەوە. من دەمەوێت لەوەوە دەست پێ بکەین. ینی ئەم هەموارە تا چەند دەبێتە هۆی پاڵپشتیکردن لە کۆمپانیا بیانیەکان کەەوە بەرهێنان لە هەرێمی کوردستان بکەن و دڵنیایی زیاتریان دەداتی. ئەگەر پێشەکیەک بڵێن لە دو ساڵ و نیوی ڕابردوودا حکوومەتی هەرێمی کوردستان توانیوێتی ئاستی بەرهەمهێنان هەم لە نەوت هەم لە گاز تا ڕادەیەکی زۆر بەرز بکاتەوە و تقریبان 2 هێندەی ماوەی پێش ئەوی بکات کە ئەمە دەستکەوتێکی گەورەیە بۆ ئەو ماوە کورتە. و ئێستا دەبینین کە هیمەتێک هەیە بۆ ئەوەی کە یاسای نەوتوگازی کوردستان کە بە بڕوای من یەکێکە لە یاسا پێشکەوتووەکان لەم بوارەدا لەسەر ئاستی زۆربەی وڵاتانی بەلانی کەم ئەم ناوچەیە بە تەواوی جێبەجێ بکرێ. ماوەیەک لەوە پێش بڕیاردرا دوودانە کۆمپانیای نیشتیمانی نەوتوگاز دابندرێ و ئێستا بڕیار دەدرێت کە بەم بڕیارە و بەم هەموارکردنەوەیە ئەنجومەنی نەوتوگازی هەرێم ئەکتیڤ بکرێ کە تا ئێستا تا ڕادەیەکی زۆر ئەکتیڤ نەبووە. ئەرکی ئەم ئەنجومەنە زیاتر دانانی ئستراتێجی، دانانی سیاسەت و پەسەندکردنی پلانەکان و پەسەندکردنی گرێبەستەکانە لەگەڵ کۆمپانیەکان واتە ئەوەی کە ئەمە دەتوانێت هاندەرێک بێت و دەتوانێت چوارچێوەیەک دابنێ بۆ ئەوەی کە لە داهاتوودا ئێمە شاهیدی ئەوە بین کە کەرتی نەوت و گازی هەرێمی کوردستان گەشەیەکی زیاتر دەکات. ئەگەر بگەڕێمەوە بۆ پرسیارەکەی جەنابێت وەختی حکوومەتی هەرێمی کوردستان سەرەڕای هەموو ئەم گوشارانی کە لەسەرێتی لەسەر یاسای نەوت و گازی هەرێمی کوردستان نەتەنیا ئەم یاسایە پەگ ناخات بەڵکو حەول دەدا ئەم یاسایە زیاتر لە پێشتر جێبەجێ بکات و هەمواری بکاتەوە بۆ ئەوەی کە باشتر بتوانێت جێبەجێ بکرێت. ئەمە بەڵێنەکانی حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ کۆمپانیان نێوتەکان و گرێبەستەکانی و پابەندی حکوومەتی هەرێمی کوردستان بەم گرێبەستانە زیاتر ڕوون دەکاتەوە و قورستری دەکات و ئەوان دڵگەرمتر دەکات بەوەی کە بتوانن لە داهاتوودا بگورێ. ینی ئێستا ئەگەر تەماشاکەی دەڵێ ئێستا ئەو ئەنجومەنی یاسای نەوت و غازە بۆ بە 6 کەس ینی 6 ئەندام کەواتە 3 لایەنە سەرەکیەکەی کە ئێستا بەشدارن لە حکوومەت ئەوانە ئەندامی ئەنجومەنەکەن. ئەمە زیاتر بەرچاوڕوونیە بە با بڵین شەفافیەتی زیاتر نادە بە بەرهەمهێنان و فرۆش و داهاتی نەوت و گاز لە هەرێمی کوردستان. منیش پێم وایە ئەمە دەتوانێت ئەم دەستکەوتانی هەموو هەبێت و بێجگە لەوە دەتوانێت پیشان بدات کە هەر سێلایەنی ناو حکوومەتی هەرێمی کوردستان ئێستا بە پلەیەک بە پێی ئەوەی کە بەشدارن لە حکوومەتدا پشکیان هەیە لە دەنگدان و دانانی استراتێجی و دانانی یاساکان و ئەمە ڕێگا خۆشکەرێکی زۆر باش دەبێت بۆ ئەوەی کە ئەم ئەنجومەنە ئەکتیڤ بکرێ و بتوانێت پلانی باشتر دابنێ بۆ ئایندای کە یەکێک لەم پلانانە دەتوانێت شەفافیەتی زیاتر و دەتوانێت
بەرزکردنەوەی باشتری ئاستی بەڕێوەبردننی کەرتی نەوت و گازی هەرێمی کوردستان. زۆر باشە کاک شەهرەیار ئێمە میوانێکی کەشمان لەگەڵدا لە واشنگتۆنەوە زۆر بەڕێز بەیان سامی عەبدوڕەحمان نوێنەری حکوومەتی هەرێمی کوردستان ڕاستەوخۆ لە واشنگتۆنەوە لەگەڵماندایە هەر سەبارەت بە نەوت و گاز قسە لەگەڵ ئەویش دەکەین بە تایبەتی زیاتر لەسەر ئەو هێرشە ناڕەوایانەی کە ئەوەی کە پێی دەڵێن میلیشیای لە یاسا دەرچوو ئەگەرچی لە یاسا دەرنەچوون ئەوانە خۆیان خاوەندە سەڵاتن لە عێراق تا بەبزانین کاردانەوەی ئەو هێرشانە بۆ سەر هەرێمی کوردستان لە ئەمریکا چۆنە بەیان خانم ئەم کارەتان باش زۆر سپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان هەڵبەت من دەمەوێت لەوێوە دەست پێ بکەم ئەمریکا زۆر باش دەزانێت لە عێراق تاکە دۆستی ئەگەر هەبێ هەرێمی کوردستانە عێراق بە هیچ جۆرێک دۆستی ئەمریکانیە کاردانەوەی ئەمریکا سەبارەت بەو هێرشانەی کە میلیشە شیعەکان ئەگەر زۆر بەڕاشکاوانە بیڵێن ئەوانەی پێیان دەوترێ وەلایی هێرش دەکەنە سەر هەرێمی کوردستان کاردانەوەی ناوەندی سیاسی و هەم میدیایی لە ئەمریکا سەبارەت بەو هێرشانە چییە؟ ئێوارتان باش لە کوردستان زۆر سپاسان دەکەم بەڕاستی ئیدارەی بایدن چەند جار بە ڕەسمی ئەو هێرشانەیان ئیدانە کردووە بە قسە و بە نووسین و لە کۆبوونەوەشتا کە دەیان بینین وەزارەتی دەرەوە وە کۆچکی سپی و لەگەڵ وەزارەتی دیفاعش ئەوان نیگەرانی خۆیان بەردەبرن و باسی ئەوە دەکەن کە ئەوان دژی ئەو هێرشانن و دەیانەوەی ئەو سەقامگیری کە لە کوردستان هەیە بەردەوام بێ بەڵام هەگەر ئێمە چاوەڕوان بین ئەمریکا شتێکی لەوە زیاتر بکە بەڕێی من ناکە ئەمریکا نایەوێت تەدەخڵ بکە لەناو ئەو ناکۆپیە ئەو کۆنفلیکتە کە هەیە بینی هەولێر و بەغدا لەسەر کەیسی نەوت و غاز بەڵام بەیانخان یعنی خۆ ئەوە حەقیقەتە ئەوە ڕاستی ئەمریکاش زۆر باش دەیزانێ ئەگەر بێت و ئەو کۆمپانیا بیانیانە ئەوانەی بەتایبەتی ئەمریکایەکان کە لە هەرێمی کوردستان کار دەکەن ئەگەر بێت و عێراق دەست بەسەر نەوت و غازی هەرێمی کوردستاندا بگرێ ئەو کۆمپانیانش دەبێ بڕۆنەوە دەرەوە جاریش کە بگەڕێنەوە بۆ ئەمریکا کەواتە ئەوە بە زیانی ئەمریکاش تەواو دەبێت کەواتە بۆچی نایەوێ بێتە ئەو بینەوە خۆ بە قازانجی ئەمریکا کە دەڵێم ئەوان نانوێت تەدەخڵ بکەن چەند جۆرێک تەدەخڵ هەیە ئی ڕەسمی و عەلەنی هەیە ئی بێدەنگی هەیە حتمما ئەمریکا ناوێت بە عەلەنی و بە ئاشکرایی تەدەخڵ لە ناو شتەکانی لە نێو کۆنفلیکتەکانی بینی هەولێر و بەغدا بکە بەڵام حتمما واشنگتن زۆر نیگەرانە لەبەر چەند شەریکاتی ئەمریکی ئیستیسماریان کردووە لە کوردستان و هەتا حکوومەتی ئەمریکا خۆی ئیستیسماری کردووە ڕێکخراوێک هەیە و بانقی بە ئینگلیزی پێدەڵێن Development Finance Corporation DFC بانقێکی حکوومەتی ئەمریکیە کە 250 ملیۆن دۆلار بە قەرز دایە بە شەریکەی دانەغاس و Crescent Petroleum کە ئیستیسماریان کردووە لە خۆرمۆر ئەوە حکوومەتی ئەمریکا خۆی ئیستیسماری کردووە لە نەوت و غازی کوردستان جگە لە شەریکاتەکان جا حتمما لە بەرژەوەندی ئەمریکایە بەردەوام بێ لە کوردستان دیفاع لە کوردستان کە دیفاع لە گرێبەستەکان بکە بەڵام باسم کرد بە ڕێی من ئەمریکا هەتا ئێستا نایوێت تەدەخڵ بکە چەند سەبەب هەیە یەکێک لەوانەوەیە کە ئێستا لە وەختێکی زۆر حساسین لە عێراقدا تشکیلی حکوومەت دەکەین هەتا ئەو حکوومەتی تازە نێتە سەرخەت دروست نەبێ ببورە پێم وانییە حکوومەتی ئەمریکا بێوێ هیچ شتێک بە عەلەنی بە ئاشکرایی بکە بەڵام حتمما واشنگتن نیگەرانە کە ئەو فشارە هەیە لەسەر کوردستان ئەو ناکۆکیە هەیە بینی هەولێر و بەغدا بەڵام بەیانخان یعنی یەک ڕاستی تر هەیە ینی ئەگەر حکوومەت پێکیش بێ لە عێراق ینی ئەو سەرانەی کە پێشتر حکوومەتیان لە عێراق دروست کردووە هەمان کەسن هەمان دەموچاون هەمان بیر و بۆچوونن هەمان ئایدیایان هەیە سەبارەت بە کوردستان ئەوان کوردستان وەکو مستعمرە ئەگەر زۆر بەڕاشکاوانە قسە بکەم کوردستان وەکو مستعمرە تەماشا دەکەن کەواتە حکوومەت دەگەر لە عێراقیش پێک بێت هیچ لە مەسەلەکان ناگۆڕێ من دەمەوێت کاردانەوەکە لێرەدا ببینم حکوومەت دروست ببێ یاخودنا دۆخەکە هەروەکو خۆیەتی کەواتە ئەمە بە زیانی دۆستەکەی ئەمریکا تاوە ببێ کەواتە بە زیانی ئەمریکاش تاوە بێ
ڕاست دەڵێ سیاست مەدارەکان لە بەغدا عینی خەڵکن کە پێشتر هەبوون و لە ئایندەش دەمینن. ڕاست دەڵێ ئێمە وەک نوێنەرایەتی باسیەوەمان کردووە کە کوردستان دەستکەوتێکی زۆر گەورەیە بۆ ئەمریکا، یعنی سکسەس ستۆری ئەمریکیەکان لە عێراق کوردستانە. بۆیە دەبێ ئەمریکا دیفاع لە ئێمە بکە، دیفاعی عسکەری، دیفاعی ئابووری، دیفاعی معنەوی. ئێمە حتمما باسی ئەو شتانە دەکەین لەگەڵ میدیای ئەمریکی، لەگەڵ حکوومەت و لەگەڵ کۆنگرەسی ئەمریکاش، و باسی ئەوەشمان کردووە کە ئەوانەی کە دژایەتی یاسای نەوت و غاز دەکەن، ئەوان دەیانەوەی هەرێمی کوردستان وەک هەرێمێک نەمینێ، دەیانەوەی حکوومەتی کوردستان ئەو دەسەڵاتانەی کە هەیەی نەمینێ. ئێمە دیفاع لەو شتانە دەکەین. ئەو دەستکەوتانە بخوێنی شەهیدانی کوردستان دەستی ئێمە کەوتونە. ئێمە وا بە ئاسانی لێ ناگەڕین، ینی لا بدرێ. ئەو شتانەمان گۆتووە لەگەڵ ئەمریکیەکان و زۆر دۆستمان هەیە لە کۆنگرەسی ئەمریکا لە هەردوو حزبەکان. ئەوانیش دیفاع لە ئێمە دەکەن، قسە دەکەن لەگەڵ حکوومەتی خۆیان. ئێمە بەردەوامین، یعنی ئێمە نەگەیشتینە کۆتایی مناقشە و قسەکردن لەگەڵ ئەمریکیەکان و لۆبیکردن. بەڵام ئێستا وەختێکی حساسە، لەبەرەوە بەڕێی من ئەمڕۆ سبەینێ ئەمریکیەکان بە عەلەنی هیچ شتێک ناڵێن، بەڵام بە پرایڤێت کە قسە دەکەی لەگەڵیان ڕوبەڕوو، ئەوانیش زۆر زۆر نیگەرانن، دەیانەوەی وەزعەکە باشتر بێ، دەیانەوەی ئەو کێشانەی بینی هەولێر و بەغدا حەڵ بن، و دەیانەوەی ئەو سەقامگیریە هەیە لە کوردستان، ئەو ئابووریە بەهێزەک هەیە لە کوردستان بەردەوام بێت. زۆر باشە، زۆر بەڕێز بەیان. سامی عەبدوڕەحمان، نوێنەری حکوومەتی هەرێمی کوردستان لە ئەمریکا لە واشنگتۆنەوە لەگەڵ ما بووی. گەلێک سپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان. سپاس بووی. کاک شەهرەیار، دەگەڕێمەوە لای جەنابە، دێمەوە سەر یاسای نەوت و غازەکە. حکوومەتی عێراقی تاکو ئێستا یاسای نەوت و غازی نییە. هەمووشمان دەزانین بۆچی یاسای نەوت و غاز دەرناکە. ئەو هەموو غازەی خۆی سووتێنێ ئەچێ بە پارەیەکی گران غاز لە ئێران دەکڕێ. بۆچی عێراق یاسای نەوت و غاز دەرناکە و دەشێوێ هەر لە ڕێی خۆیەوە کۆنتترۆلی نەوت و غازی هەرێمی کوردستان بکات؟ ئەمە بەڕاستی شتێکی گرینگە، شتێکی سەرنجڕاکێشە. عێراق 100 ساڵە نەوت و گازی هەیە، بەلانی کەم نەوتی هەیە. لە ڕاستە ئێستا گازەکەی بەو جۆرە پێشکەوتونیە کە بتوانێت بەشی بکە. بەڵێ عێراق لەم بابەتەوە دووەمین وڵاتە لە دوای رووسیا کە گازەکەی خۆی دەسووتێنێ. رووسیا 11 ملیۆن بەرمیل نەوت بەرهەم دەهێنێ، گازی هاوڵی نەوتەکەی بە ئەندازەی عێراقێکە کە 3 ملیۆن و 700,000 بەرمیل نەوت بەرهەم دەهێنێ. ئەمە ئەگەر بمانەوێت بە سەراحەت باسی بکەین فاجعەیە. ئەمە شتێکی ئاسان نییە، شتێکی کەم نییە. بەڵام 100 ساڵە عێراق ساحەبی نەوتە، پیشەسازی نەوتە. ماوەیەک ڕاستە بەدەست بریتانیەکانەوە بووە، بەڵام دی لە 1972 خۆ بە نیشتمانی کراوە. بەڵام تا ئێستا یاسای نییە. وەختێک یاسا داناندرێ بۆ داناندرێ لەبەر ئەوەی کە لێپێچینەوە نەکرێ، لەبەر ئەوەی کە چوارچێوەی ئیدارەدان دیار نەکردرێ، و لەبەر ئەوەی کە کەس نەتوانێت بڵێ ئەی بۆ بەپێی یاسا جێبەجێ ناکەن. چەند جار حەولیاندا کە یاسایەکی غەڵات، یاسایەکی نادرۆست ببەنە پارلەمان، بەڵام دەی قبول نەکراوە، نەیانتوانی. و بە بڕوای من هۆکاری ئەسلەکەی ئەوەیە کە دەیانهەوێت هەموو شتەکان ببێ یاسا و بە شاراوەئی جێبەجێ بکرێ. ئەگەر جگە لەو ئێمە سیر بدەین، ئایا واقعەن حکوومەتی عێراقی لە 20 ساڵی ڕابردوودا تا چ ڕادەیەک سەرکەوتوو بووە بەس نەبوونی یاسا نییە. عێراق ئێستا تێگڕای 2022 4 ملیۆن و 200,000 بەرمیل نەوت بەرهەم دەهێنێت لە ڕۆژێکدا بە هەرێمی کوردستانەوە، کە ئەگەر 450,000 هەرێمی کوردستانی لێ دەرکەین 3 ملیۆن و 750,000 دەمێنێتەوە. عێراق لە 1970 دا 3 ملیۆن و 500,000 بەرمیل نەوتی بەرهەمهێناوە. یعنی لە 2022 دا عێراق خەریکە نزیک دەبێتەوە لە 1970 ئەمە چ پێشکەوتنێکە، ئەمە چی ئیدارەکردنێکە؟ یعنی ئەمە بەڕاستی ناتوانین بڵێن دەستکەوتێکی بووە. ئەگەر یاسا هەبێ بەپێی یاسا دەبێ ئستراتێژی دابندرێ، ئەم گازە نابێ بسووتێندرێ، ئەو نەوتە نابێ ئەبۆ جۆرە بەرهەم بهێندرێ، بۆ جۆرە ئیدارە بکردرێ. CNN لە 23/5/2021 دا ریپۆرتێکی بڵاو کردەوە کە ئەمە لە زۆربەی
میدیاکان دوایی بڵاو کراوە لە 15 ساڵی پێش ئەو ماوەیە 150 میلیارد دۆلار داهاتی نەوتی عێراق دیار نەماوە یعنی تقریبان 1/5 داهاتی نەوتی عێراق دیار نەبوو لە ماوەی 15 ساڵی ڕابردوودا نەبوونی یاسا یاریدە دەرە بۆ ئەم شتانە باش کاک شەهرەیار ئێستا ئەمڕۆ بۆ خۆشە دەزانی ینی یاسای نەوت و گاز لە هەرێمی کوردستان هەموار کرایەوە بە جۆرێکی باشتر لە جاران من دەمەوێت بزانم ینی ئەم هەمواری یاسایەکە ئێستا لە هەرێمی کوردستان هەیە و هەموو یاسای نەوت و گاز کاری پێ دەکرێت دەتوانێت ڕێگر بێ لە بەردەم هەڕەشەکانی عێراق لە بواری نەوت و گاز کۆکە بە پێی دەستور مافی هەرێمی کوردستانە بۆ خۆی ئیدارەی نەوت و گازی هەرێمی کوردستان بکە ئەم یاسایە دەتوانێت ڕێگر بێت لە فشارەکانی عێراق ئەم یاسایە بە بڕوای من دەتوانێت ڕێگر بێت لە تەواوی گوشارە سیاسی و ئیداریەکانی بەغدا چۆن هەر بۆ جۆرێک کە باسم کرد یاسایەکی زۆر پێشکەوتووە لە یاساکەدا لە بڕگەکانی سەرەکیدا ئیشارە دەکردرێت بە مافەکانی هەرێمی کوردستان لە دەستوری عێراقی و لەسەر دەستوری عێراقی ئەم شتە دانراوە و لە چەندین سنتەری لێکۆڵینەوەی جیهانی دراسی ئەم یاسایە کراوە لە 2007 تا ئێستا و هەمویان تەطبیقبوونی ئەم یاسایەیان لەگەڵ دەستوری هەمیشەی عێراقی سەلماندووە واتە شتێکی دەستوریە و کۆمپانیا بیانیەکانیش بەپێی ئەم یاسا دەستوریە هاتوون و گرێبەستیان کردووە ئەم هەموارکردنەوەیە دووپاتکردنێکە لە متمانەی حکوومەتی هەرێمی کوردستان و لە چۆن بڵێن لەوەی کە ملزەمبوونی حکوومەتی هەرێمی کوردستان بە جێبەجێکردنی ئەم یاسایە و بە دڵنیاییەوە ئەمە هاندەر دەبێت بۆ ئەوەی کە کۆمپانیا نەوتیەکان و وڵاتانی دەرەوە پاڵپشتی گوشارەکانی بەغدانەکەن زۆر باشە زۆر بەڕێز شەهرەیار شێخلەر شارەزای وزە ڕاستە و خۆ لە ستۆدیۆ لەگەڵمان بووین لەم گەشتەی هەواڵەکان گەلێک سوپاس بۆ بەشداریکردنتان بژبوورە کە کەمێک ڕامانگرتی سوپاس بۆ ئێوە شەوتان باش.